ئێرێ ناوچەی نزنەی سەروە نزنەی سەر و لە منتقەیەکی کوێستانی هەڵکەوتووە سەر بە شارستانی بانا شوێنێکە کە لە نظر ئاوهەوایەکی زۆر خۆشی هەیە یعنی هەر بە مەحزیەوەی کە بەهار هات تا پاییز و هەوا سار دەکا خەڵکەکە بەرەو نزنێ دێ بۆ ئیسراحەتی ڕۆژانی تەعتیلی ینی لەم ئاوهەوایە ئیستفادە دەکەن. ئێمە 20 ساڵ لەمە بەر لێرەکە ئەو خوادادی خوا و کانیەی داوە بە ئێمە لە ناو مەزراکەی خۆماندایە یعنی شتێک بوو بە باحیسی ئەوەی کە ئێمە هەستین لێرەدا پرۆژەیەک بەڕێوەبەری تەوەکول بەخوا و بە هیمەتی براکانم ئێمە دەستماندا کارەکەی لە مۆزوعەکەیدا الحەمدوللا ناجیع بووین یعنی توانیمان ئیتر خودکەفا ئەلێرە هەم پەنجە ماسیەکەی دایک و باوکەکەیمان هەیە وەکو ماسیەکە چنێرەکەی چمێکەی کاوانە لە فەسڵی پاییزێدا بەهینی ئاوهەوای جوغرافیایی منتیقەکەمان کە ماسیەکەمان وەختی گەرایەتی گەرای ئەو نێرومەیە ئەگرین و ئەیکەنێ بەچکە پەنجە ماسی و پەنجە ماسیەکەش ئەوەی لە خۆمان زیاد بوو دەینێرین بۆ شارستانەکان باقیەکەی کەشی لێرە گەورایەکەین و خولاسا ئیتر بۆ بازار ناگەڕێین. ئێمە لێرە هەر لە ئەوڵەوە کە خەڵک ئێرەی نەناسی بوو ئەوەڵین ساڵ مشکلمان بوو یعنی بە شێوەی زیندوو دەمانبەر بۆ تارانێ ماسیەکە هاتووە و ئەفرۆشات چون واقعان ماسی قزلالە بۆ وڵاتی ئێمە شتێکی تازەیە ئێلعانیش شاید بڵێم بۆ کوردستانی ئێمە هەمووی 25 ساڵ هاتوتە ناو کوردستانەوە بۆ شوێنێکی وەکو نزنێ 20 ساڵ ئێمە کاری تیا دەکەین یعنی لە سەرەتادا خەڵک هەر نەشیە ناسی چ ماسیەکە. ئێرە یەکێک لە شوێنە گەشتیاریەکانی شاری بانەیە هەرچەند لە ناوشاری بانەوە تۆزێک دوورە بەڵام شوێنێکی زۆر خۆش و قەرەباڵغا هەمووشی بەهۆی ماسیەکەوێتی من وەکو گەشتیارێک هەم چێژم لە شوێنەکەی وەرگتووە هەم لە ماسیەکەشی. ئەسن تام و بۆی ماسیەکەشیان فەرقی هەیە لەگە زۆر جێگە چون تەکسیرەکەی خۆیانە لەناو خۆیانە پەروەرشیەدەن لەخوا بەزیاد بێ زۆربەی شارەکانیش ئێستا لە سەقزەوە لە مەهاباتەوە ئەکسەرە ناکام لێ بووە لە سەردەشتەوە شاریبانە زۆر بەعام خەڵک زۆر لێ بۆ ئێرە. ئێمە دەتوانین بڵێن ئەم زەحمەت و سەختیانەی کە لەم کارەیە ئەیبینین و دیومانن دوو شت ئێمەی حەساندۆتەوە یەک کە بینین خەڵکەکە ئیسفادەی لێیەکە وە ڕەزامەندی هەیە ئەمە خۆی بۆ ئێمە هەر زۆر زۆر حەسانەوەی دروست کردووە دووش ئەوە کە ماڵ و منداڵمان ناچێتە ئێر و ئەوێ لەسەر یەک سفرات 4-5 خانەوادە دانیشتوین پشتمان بە خۆمانەوە بەستووە کاری خۆمان بەڕێوەوە بین و ئیبرازی مەعاشی ماڵ و منداڵمان لەم پرۆژەیە بەدەستێن. لەم فەسڵی هاوینەیەدا کە زۆرتر مشتریمان هەیە لە بەهارەوە هەتا پاییز کە مەدرسە داهاندرێنەوە ئیتر لەو فەسڵە خەدەماتمان نسبەت بە خەڵکەکەی کە ئەو ماسییان چۆن پێفرۆشین خەڵکەکە دێ شوێن دابین دەکا و لە شوێنی خۆی جێگیر بێت و ئیتر ئەوەختە ئێمە شوێنی فرۆشمان جیایە شوێنی کەبابکردنی ماسیەکەمان جیایە لە ئیسەخرە پەرواریەکان ماسیەکان هەڵدێنجین ئێنینە شوێنی فرۆشەکە لەو شوێنە کابرا بە پێویستی خۆی چەندێک پێویست بوو ماسیەکەی بۆ دەردێنین و بۆی وەزنەکەین و بە پێش چاوی خۆی تەڕ و تەمیز بۆی خایەنەکەینەوانێ.
هەم شوێنەکەی هەم خواردنەکەی هەم ئاو هەوای زۆرمان پێخۆشە. ئیدی ساڵانە هەتابین سەردانی ئێرە دەکەین جارێک دوو جار هەتا سێ جاریش. ئەم کارانە کە ماسیە بازاڕیەکەش جیاواز لەوەی کە لێرە ئێمە مشتریمان هەیە لە فەسڵی زستانیەکەیدا مشتریمان کەمە مەجبور بۆ بووین کە لە ناو شارستانی بانەدا یەک دوو شوعبەمان برد بانیان ئەوش هەر بە شێوازێکی واکە مەخزنێک دەخینە ناو ماشینێکەوە کەپسولی ئۆکسیژنی لێ وەسڵ دەکەین بە پێی پێویستی شوعبەکان بانی و بانی بە زیندوی بووان دەنێرین بۆ ناو شاری. ئەم کارەی ئێمە کە ئەم چەند شێوازە کارەی تیا دەکەین لەم پرۆژێدا بۆتە باحیسیەوەی کە ئەلحەمدوللا زیاتر لە 10 نەفەر بە شێوەی مستەقیل کاری تیا بکەن بە شێوەی غەیرە مستەقیمیش لە حەدی 15 نەفەری تر بە شێوەی غەیرە مستەقیم لە زەمینەی ئەم کارەی ئەمەدا کارەکەن. خوا هێز و توانای داوە بە هەموو کەس ئەمێنێتەوە کە ئێمە حرەکەتی بۆ بکەین وار ئینسانێکیش بە عیلاقەمەندەوە بەرەو هەر کارێک حرەکەت کاتووە ئەنگیزەی باشی بێت ئەتوانم بڵم تیا مۆفەق دەبێ و بە نیسبەتی وڵاتەکەشەوە کەسێکی مفید دەبێت بە نیسبەتی ماڵ و منداڵەکەشیەوە هەر کەسێکی باش دەبێت و ژیان و گوزەرانی ماڵ و منداڵەکەی لە ڕێیەکی حەڵاڵ و دروستەوە بەدەست دێنێت و سەرکەوتووە بێت.